بۆ ساڵێک دەچێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاڵۆز و چەقبەستووە. گەورەترین دەستگای شەرعی هەرێم بە بڕیاری حزب پەخراوە. لە ماوەی ئەو ساڵەدا هیچ پێشوەچوونێک لەو هەرێمەی کە نزیکەی 5 ملیۆن دانیشتووی هەیە و هەنگاو بەڕووی سربەخۆی دەنێت نەهاتۆتە ئاراوە. کارێک کە لە ماوەی ئەو ساڵەدا کرا ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە کە زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردستان پشتگیری لێ دەکەن و بە چارەسەر بۆ ئەو دۆخەی ئێستای کوردستانی دەزانن. پەرلەمانتاریی یەکێتی دەڵێت ڕێکەوتنە سیاسیەکە دەرگای کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان گەیشت بۆ بنبەستە ئەو کاتێک کە یەکێتی و گۆڕان ڕێکەوتنی سیاسیان واژوو کرد. ئەم ڕێکەوتنە سیاسیە دەرگایەتی کردەوە بە دانوستان لە نێوان لایەنە سیاسیەکانە بەکردنەوەی دەرگا لە پاش ئەم ڕێکەوتنە سیاسیە قسە لەگەڵ مەسەن پارتی دیموکراتی کوردستانیش بەشداری لە ئەم بابەتە بکە پێکەوە ئەم بابەتە چارەسەر بکرێت. زۆر گرنگە ئەم ڕێکەوتنە سیاسیە قاعدەی جەماوەری حیزبە سیاسیەکان والی تێبگەین کە بۆ ئەوە نییە قۆرخی ئەوە بکری ئەم ڕێکەوتنە تەنها لە نێوانی یەکێتی و گۆڕانە بە پێچەوانەوە ئەم ڕێکەوتنە بۆ ئەوەیە دەواازە بکرێتەوە لە نێوان بۆ هەموو لایەنە سیاسیەکان بەتابێت پارتی دیموکراتی کوردستان کە بتوانین پێکەوە دۆخەکە چارەسەر بکەین. ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان کە ئەو دوو حزبە بەپەلە و بەدیقەتن لە جێبەجێکردنی وە خۆیان دەڵێن لە ڕێی ڕێکەوتنەکە چارەسەریان بۆ ئەو دۆخەی کوردستانیش داناوە. ڕێکەوتنامەکەی ئێمە و یەکێتی شاتووە پێویستە موسساتە شەرعیەکان بگەڕێنەوە سەر بارودۆخە ڕێڕەوە ئاساییەکەی خۆی. اینجا دەکرێت گفتوگۆ لەسەر هەموو کۆی گشتی بابەتەکان بکرێ و حتا بابەتی موسساتە کانی هەرێمی کوردستانیش. لە دوای ئەوەی یەکێتی و گۆڕان لە دەباشان ڕێکەوتنە سیاسیەکەیان واژوو کرد لەو کاتەوە تا ئێستا وەفدی سەرکردایەتی هاوبەشی ئەو دوو حزبە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان جگە لە پارتی کۆبوونێتەوە. لایەنەکان پێشوازیان لە ڕێکەوتنەکە کردووە ئەوە یەکێتی و گۆڕان چاوەڕێی دەکەن پارتیش دەرگا بۆ ئەو ڕێکەوتنە بکاتەوە بە هەموو لایەنەکان کێشەکان چارەسەر بکەن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.